ناونی ایران لکمیته حزبی ملبندی شیمالی کردستان و لکاتی بلوبونوی هوانی شری کارمانانی پیشمرگن نبازکاری هزی شهید پیشواو هزی بیان لناوتکاری گورچی ماباد و گورچی سقزو شهید بوری حوت پیشمرگی کارمانی و هزانو هرها بدوی بلوبونوی هوانی دلتزیری شهید کراوری رولیتی کوشنو بوت کاک سلیمانی رسول زادو رولی کارمان رحیم برشان لملبندی سپیسنگ پیشمرگ آزاد دشمشکرکانی هزی آگریو کادرتی کوشرکانی کمیته شارستانی سلماز بریاین داو بیادو بیروری او شهید سربرزانی ریگه آزادی عملیاتی چی کارمانانه لدو کناغدا بمبستی زبروشندنو دانی دستی کی فراموش نکراویدی که بدشمن بریو برن بو اما بستر لخونوی ناوتیشی پیران پیگی دشمن لگندی شروانی کلا 5 کیلومتری گندی کلاش هر او گندی که شبی 16 پوش پر مرگی دشمن به علمتی تلیرانو آزانی پیش مرگ سلنگو بیرکانی هزی آگری بتواوی دستی بسرداجی را تفروت ناکرا حل کوتوا حل بشار شبی 28 پوش پر که کوشرانی لیبراوی ریگی آزادی خویل لمرگی دشمن لگندی شروانی نیزی کردو به 5 دستا خویل سازمنده دستکاری کدو وقتیمی آتش بو آوربارن کردنی مرگی دشمن دیاری کن دستیستی همی کارمانکانی هزی آگی ایچی حلمتو پلاومر بوستر مرگکیان پیاز کردن دستکاری چهارم و پنجم بو پیشگیری کردن لهزی یارمتی دری دشمنو زبروشندن لبکی جیراواری دیشیگری لیوان مرگی گندی دوستان و شروانی دامزرانو چون لکمینه بار رو علمت برو دشمشکرکانی هزی آگری تا شوی لشوین دیاری کراوکاری دامزران چاوروانی دستوری برای بردنی عملیات مانوا لحال دا همو وجودیان رقی پیروزی شور شیران دیگرپو دست لسر پلاپید کیت فنگ آماده بون سرانجام کاتی برای بردنی عملیات گیشتی و ساعتی دونی میشو به دستوری فرماندری عملیات به درشمی قاسملو ریگاد ریشه او بیادو بیروری حود شهیدی هزی شهید پیشواو هزی بیانو دو شهیدی ملبندی سپیسنگ عملیات دستی پیکر کارمانکانی دستکانی کدوی هزی آگری لرکاو آوری تندو بی امانی خوین بوتر مرگی بکری جیرانانی مردراو لگندی شروانی دابران دنگی تقی تکی دستی شورسوارانی میدانی خباتوتی کشان ربوارانی رگی شهید کاملی ابراهیمی پردهی بیدنگی شوید رندو قریب بکری جیرانانی مرگی شروانی خستلرزی نبار تاش دقیقه آور بارانی مرگل لاغن پیش مگه کارمانکانی تیمی آورو تیگرو خندی سنگرکانی دشمن پیش مرگ حلمت برکانی تیمی هرش خوین لخاک ریزکان وادا کوگا خورکانی دورو بری مرگکانی زیکردمو بنارنزو چی دستی مرگو سنگرکانی دشمنیان آور بارن کرد که هم حلمتو پلامار شیرانه 5 دقیقه خواهندو کارمانکانی دسته هرش بتواوی خوین لمرگی شروانی آویشتو لسعاتی دو سلو 5 دقیقه شو پای گی دشمن لماوی سارگ سعاتی دو بتواوی دستی بسرداجی رو تواوی نفراتی دشمن دیجی دو مرگی دو کجرانو بدرگیران ین خوین لو دوزخی شیر پیش مگکانی هزی آگری که بوین پیکنو بلغزگار کردو هلاتن یکی کجرا وکان بناوی سلیمانی زارن جاش خلچی گندی شروانی ناسراوا روتی کوشرکانی هزی آگری لم دست سرداو گرتنی مرگی شروانی دو 5 بکری جیراوین بمناوانا بدیلگر یک محمد علی سلمانی کری اسماعیل خلچی رشت که بهوی بریندار بون هر لبه آزاد کرا 2 ضابطی اسمانی کری قادر خلچی سوسناوی سلماز 3 تاهری شیخ
زودا کوڕی بەدڵ زەوج. 4 محسنی حسێنی کوڕی عەلی خەڵکی ورمێ سەرباز پاسدار. 5 ئیرەتی محەممەدی کوڕی نۆدر خەڵکی دۆستاوری سەلماس سەرباز پاسدار. لە عەمەلیاتی قاڕەمانانە و شۆڕ شیرانەی دەست بە سەرداوگرتنی مۆڵگەی شەروانی ئەم سەک و چۆڵ و گەل و پەلاولەش کەوتنە دەستی ڕێبوەڕۆنی ڕێگەی شەهید خەباتی تیزفەهم. 1 تفەنگی کەلەشینکۆفی بێقوەنداغ 2 خەفدا. 2 تفەنگی کەلەشینکۆفی قوەنداغدار 4 خەفدا. 3 تفەنگی ژێسێ 1 خەفدا. 4 تیرباری ژێسێ 1 خەفدا. 5 ئاستیمی PRC 77 1 دەستگاو. گۆف 6000 دۆنە. 8 فیشەکی ژێسێ 15000 دۆنە. 9 خەشاوبی ژێسێ و کەلەشینکۆف 45 دۆنە. 10 نۆزوکی سەری ژێسێ و نۆزوکی دەستی 40 دۆنە. 11 مۆتۆر بەرق 1 دەستگاو. 12 تەنکێری 10000 لیتری دەوت 1 دۆنە. 13 پەتوو 15 تەختە. 14 دیوێکی پڕە خەور و بۆڕ و هەروەها هەموو مەداوریکی نێومۆڵگەی شەروانی. ڕۆڵە قاڕەمانەکانی دموکرات پاش ئاور تێبەردانی هێندێک لەو کەل و پەلەوە و ئاور تێبەردان و تەفروتناوکردنی بە تەواوی مۆڵگەی شەروانی بە درشمی بشی دموکرات بە دیل و دەستکەوتەکانەوە بە سڵامەتی شوێنی ئەمەلیاتیان بەجێهێشت. ئاڵغا و گوێنبازەکانی هێزی ئاگری پاش ئەنجامی ئەو ئەمەلیاتە کە لە ماوەی 15 دەقیقەدا توانیان مۆڵگەی شەروانی داگیر بکەن و بە تەواوی تەفروتنە بکەن لە سەعاتی 11 هەر ئەو شەوە بۆ بەڕێوەبردنی مەرحەلەی دووهەمی ئەمەلیات کە بریتی بوو لە کەمینداڵانەوە لەسەر ڕێگای گوندەکانی دۆستان و هەرەکیان و گرتنی بەردەیەکانی ئەو دووروبەرانە سەر لە نوێ خۆیان سازمەندایەوە و بە 5 دەستە داوەشکران و هەر دەستەیەی مەئموریەتی گرتنی شوێنێکی پێدرا و وشیاوانە چاوەڕوانی نزیک بوونەوەی دژمنیان دەکرد بۆ ئەوەی زەبرێکی دیکە لە دووهەمین ئەمەلیاتیاندا لە بەکرێ گیراوانی پاولەزەری کۆنەپەرستی بۆشێنن. بەم جۆرە تەواوی بەردەیەکانی ناوچەی پیران کەوتە ژێر چاوەگیری قاڕەمانەکانی هێزی ئاگری. سەعاتی 8 بەیانی ڕۆژی دواتر دوو هێلیکۆپتەری دوژمن بۆ شناسایی و دۆزینەوەی شوێنی سەنگەرگرتنی قاڕەمانەکانی هێزی ئاگری سەربەرز هاتنە سەر ئاسمانی ناوچە بەڵام پێشمەرگەکان بۆ بەڕێوەبردنی ئەمەلیات هەر بۆ لە سەنگەرەکانیاندا مۆرەوە. ساعتی 2 پاش نیوەڕۆی ڕۆژی 22 پوشبەت دوژمن بە دوو ماشینی پڕ لە بەکرێ گیراوە لە مۆڵگەی دۆستان ڕاوبەرەو مۆڵگەی مەیدان وەرێکەوت بێخەبەر لەوەی کە قاڕەمانەکانی هێزی ئاگری لەسەر ئەم ڕێگەویە کەمینیان دەڕەوەتەوە. پێشمەرگەکانی کەمینی هەوڵ لیان گەڕان هەتا دوو ماشینەکە گەیشتە کەمینی دووهەمی هەڵاتی ژباوەکانی هێزی ئاگری. ئینجا تێکۆشەرانی گەل میراتگرانی خوێنی شەهیدی نەمر جەمشیدی کامران لیان ڕاوپەرین و بە توندی ڕەهێڵەی ئاوریان بەسەر دەبارەندن. لە ئاکامی ئەو هەڵمەتە کتوپڕ و خێراوێدا
هەموو سەرنشینەمە کرێژیرەوەکانی دوو مۆشەکە کە سەر بە گوردڕەوری ئەمەلیۆتی سەلمەت بوون کوژران و بەدیلگیران. ناوی کوژراوەکان بەم چەشنەیە: یەک عەلی شیرازی کوڕی سەرفراز ئەندامی ڕسمی ئیتلاعاتی سوپای پاسدارانی سەلمەت کە بۆ گرتن و ئازادانی خەڵکی ناوچە و هەروەها بازرسی لە ناوچەکانی ورمێ سەلماس و خۆیان اختیاری تەواوی پێدرا بوو یەکێک لە مۆرە گرنگەکانی ڕێژیمی ئاخوندی لە کوردستان بوو. دوو سلەیمانی سەعیدی کوڕی شەرعەلی ئەندامی ڕسمی ئیتلاعاتی سوپای پاسداران. سێ غوڵامرەزا قاوکری فەرماندەی گروهی بەناوبەربەست لە گوزاری ئەمەلیۆتی سەلماس. چوار
كلا